بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵین کە ئەم ڕۆژ لە خزمەتتانای بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەت بە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبەوە کە لەوێ هاوکارمان دانیار کۆمەڵێک بڕگە و بابەتان پێشکەش دەکات میوانی تایبەتی دەبێت لەسەر دیوە جیاوازەکان و بەشدار بۆ جیاوازەکانی ناو پێشەنگاکە. دەستپێک دەچینە لای پێشبینیەکانی کەشوها بزانین ئەمڕۆکە یاشەوی ڕابردوو لە سلێمانی بنیمە بارانێکی پڕبەرەکەت باریەوە با بزانین کەشوهەوا لە شار و شارۆچەکانی دیکەیە چۆنە پێکەوە بینەری بڕگەی کەشوهەوا دەبین. بەڵازان لەگەڵ بڕگەی لەگەڵ پەیامنێرانە دەست پێ دەکەین دەستپێک دەچینە هەڵەبجە لای پەیامنێرمان سامان فەتاح بزانین گرنگترین زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چین. سامان سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش هیوادارم باش و سەلامت بیت گرنگترین زانیاریەکانی پارێزگای هەڵەبجەمان بۆ بگوازەرەوە. دیارە دەنگمان ناگاتە لای سامان تاوکاتی کە گرفتی سامان فەرمۆگەر گوێت لێمە بەردەوام بە. بەڵێ من گوێم لە ئێوەیە دیارە من ئێستا لە وەڵی دکتۆر مستەفا زەڵمیم کە لێرە کۆنفرانسێکی نێودەوڵەتی بەڕێوە دەچێت دەربارەی ڕەخساندنی هەلی خوێندن بۆ خاوەن پێداویستی تایبەت. دیارە ئەم کۆنفرانسێکی نێودەوڵەتیە بە بەشداری ژمارەیەک لە وڵاتان ئەنجام دەدرێت. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای مامۆستا مەریوان وابی سەرۆکی ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە مامۆستابی تێرەوە حەزێت نەبێ ئەم کۆنفرانسە تا چەند سوودی هەیە بۆ کەمەندامان بۆ ئەوەی کە لە خوێندنیان زیاتر بۆ بڕەخسێ. بەڵێ سوپاس بۆ بەڕێستان. ئەمڕۆ ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە باوکاری زانکۆی هەڵەبجە و بە سپۆنسەری ڕێکخراوی بەمەبەستیەوەی کە ئێمە ساڵانێکی زۆر لە قوتابیانی خانپێداویستی تایبەتی ژەکن لە قوناکانی خوێندنی یەکی بدەنڕەتی بۆ 12 ئەمەدەی و بە خۆشحاڵی توانم بڵێم ئەنجامێکی زۆر باشمان بەدەست هێناوە لەوانە ئەو قوتابیانی کە بەردەوامن لە خوێندن زیاتر هەمانیاون و کۆمەڵە قوتابی کە وازیان لە خوێندنی هێناوە ئێمە توانیمانە بیان گەڕێنەوە بۆ ناو خوێندن و دەستگوێیان بکەین و هانی مامۆستایان و توێژەرانی دەرونی کۆمەڵایەتی و باوکان و دایکان و هاوڕێ قوتابیان بین بۆ ئەوەی ئەم هاوڕێیان هاوکاری بکەن بەردەوام بێ لە خوێندن بە خۆشحاڵی دەتوانین ئەنجامێکی زۆر باش بەدەست بێنین و بەڵام ئاماژ لەم کۆنفرانس پانێڵی ئەمڕۆمان زیاتر بۆ ئەوەیە کە ئەم خوێندکارانی زانکۆ کە سبێنی ئەچنە ناوەندەکانی خوێندن ژمارەی زۆریان بنە مامۆستا ژمارەی زۆریان بنە فەرمانبەر و وەزیر و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە دادوە ئینشەڵا ئەمانە مافەکانی قوتابیانی خانپێداویستی تایبەتیان ئاشناکەین بۆ لە دادوە پژیان بکەن و هانیان بن بەردەوام لە خوێندن.
ساڵی چەند قوتابی خاوەن پێداویستی تایبەت وەگە وترێ هاوشانی قوتابیانی ئاسایی نمرەی بەرز و دەرەجەی باش و لە ڕووی زیرەکیشەوە لە پێشەوەن. بەداخەوە دوان بڵم لە پارێزگای هەڵبژ ژمارەی زۆر لە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتمانەیە و لە هەموو ناوەندەکانە بۆ نیم ساڵی پار لە زیاتر لەگەڵ 520 قوتابی خاوەن پێداویستی تایبەت ئیشمان کردو لە 140 قوتاب خاوەن خوێندنگا و بێگومان ژمارەی زۆر باشی ئەنجامی زۆر باشی مەدەزیێناوە. ئێمە ئەمڕۆ لە پانیڵەکە نمونەی سەرکەوتنی قوتابی خاوەن پێداویستیەکان پیشانەی کە چۆن زانکۆیان تەواو کردووە چونە زانکۆیشە نمرێکی زۆر باشە مەدەزیێناوە بوونەتە لە شوێنێک هایشەکەن کە شوێ خاوەنی بڕیارن و جێدەستیان دیارە. بەڵێ دیارە ئەم کۆنفرانس و پانەڵە بۆ ئەوەیە کە هیچ کات قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بێ ئومێد نەبن لە هەموو قۆناغەکاندا لە قۆناغی خوێندنی بنەڕەتی و ناوەندی و زانکۆش و قۆناغەکانی دیکەش قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت نمرەی باش بەدەستدێنن ناوشانی قوتابیانی ئاسایی و لە پێشەوەن و ئەمە ئەوە دەگەێنێ هیچ کات بێ ئومێد نەبن لەم پانێڵەژدا کە ئەمڕۆ لە ئاستی نێودەوڵەتی و بەشێک لە وڵاتانیش نوێنەران لە ڕێگە ئۆنلاینەوە بەشدار دەبێت لەم پانێڵە سەرکەوتوانی خاوەن پێداویستی تایبەت کە قوتابیانی لە زانکۆوە لە قۆناغەکانی دیکەی خوێندن دەرەجەی بەرزیان بەدەستێناوە و جۆرێک لە جۆرەکان سەرکەوتنیا بەدەستێناوە لێرەدا پیشان دەدرێت. بەڵە زۆر سپاس بۆ پەیامێرمان سامان فەتاح کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت. لە دنیای ئەمڕۆدا کە مۆدێلگەرایی ئێستا لە پێش هەموو شتێکەوەیە بەتایبەت ئەگەر گەنجانە بدوێنی کە هێشتا نەچوونەتە ناو پرۆسی هاوسەرگیریەوە کۆمەڵێک بابەتی جیاوازت بۆ وروژێنن زیاتر چووکە ئەوانی ڕوبڕووی مەعانەتەکان دەبنەوە. یەکێک لەو گەنجانە لە سۆشیال میدیا بابەتێکی جوانی لەسەر مۆدێلگەرایی بەگشتی نووسی بوو ئەو واقعی کە ئەمڕۆ گەنجان بە کوڕ و کچانەوەتی کەوتون باسی کردبوو. من دەمێت بابەتەکەتان بۆ بخوێنمەوەیش دەیوت نووسیوێتی سەردێڕی بابەتەکەی بەم ناونیشانەیە. توانجێک بەدەم خواردنەوەی قاوەیەکی تاڵ بۆ ئەم ڕۆژگارە تاڵە. کوڕەکان پێشەوەی پێ بگەن و کامڵ بن گیرفانتان پڕ بکەن. پێشەوەی بیر لە ژنێنان بکەنەوە سیارە مۆدێل بەرزەکەت لەگەڵ باخ و vێلای خۆت و بابت بخەرە سۆشیال میدیاوە. پێشەوەی گرنگی بە خوێندن بدەن پۆست لێدان فێر بن. بیانە شەوانەکان پێ بزانە دەمانچەکە و مۆبایلە گران بەهاکەت لەسەر داشبڵی ماشێنە کەشخەکەت ڕسم بگرە و دواتر بە سناپێک ئەرزی عەزەڵاتی خۆت بکە. دەیاخر ئاوا دەتوانی شیکترین و ناسکترین کچی ئەم دنیا بەدەست بێنی زۆر ئاسان ڕاو دەکرێن. کچەکان پێشەوەی بزانن پێگەشتن چییە زمانی مەیکەب بزانن. پێشەوەی دابوونەریت تربیەتان بدا بۆ تۆکس و فیلەر تربیەت بکەن. پێشەوەی پێتان بڵێن لەسەر ڕێ لار و خوارن لە شولارە ناسکەکە دووە دەرخە. پێشەوەی تانە بدەن لێتان هەزاران ڕەفز بدەن وا خۆت قورس دەرخە هەمووان بۆت سووکەڵە بن. خۆت نیمچە ڕوت بکە بە چرکەیەک هەمووان ڕوت تێدەکەن. یەکجار خۆتیان بە قوربان بکە بە هەزاران بۆت دەبنە قوربانی. دەیاخر ئاوا دەتوانی قۆسترین و دەوڵەمەندترین کوڕی دنیا بەدەست بێنی زۆر ئاسان پێوە دەبن. ئاخر وەڵڵاهی زۆر دەگمەنە ببینی کوڕێکی قۆز و دەوڵەمەند کچێکی هەژار و ناشرینی هێنابێ یاخۆت کچێکی زۆر جوان و خانەوادە خوا پێدا و بە کوڕێکی هەژار و ناشرین ڕازی بوو بێ. ئیدی لەوەتەی دنیا هەیە هەروە بووە کەم کەس هەیە قەنەعەت بکە ترازوویەکی دنیای هەبێ جوان و ناشرین دەوڵەمەند و هەژار پێکەوە کۆ بکاتەوە. ئەرێ بەجددی ڕۆژانە ئەو هەموو نەسیحەتە دەبینین لە سۆشیال میدیاوە کەچی بازاڕی ئەم بوونەوەرانەی بەناو مۆدێل و ڤاینەر و پێشکەشکار و فڵان و فیزار هەروە گەرمتر دەبێ. هەرچی پارەی ڕیکلامە دەخرێتە گیرفانی ئەوانەوە دەیکەوایە قسەکانی من سارکردنەوە نین بەڵکو واقعەکن کە تاک بە تاکیە وڵاتە پێوەی گیرۆ دەبوون ڕێخۆشکراون زیاتر لە ڕێگران و ڕاگران. نەتیجە دوو ڕێت هەیە. ڕێیەکی ڕاست کە بێبەریە لەو توانجانەی باسم کردن کەسایەتی و ڕەوشت بەرزی و بەها بەرزە کۆمەڵایەتیەکان بۆ هەردووک دنیا مسەوگەر دەکەی. یاخود ڕێیەکی نادروست کە بە پیلان و بەرنامەدا ڕێژا و کار لەسەر داڕوخانی کەسایەتی و ڕەوشت و بەها جوانەکانی کۆمەلگات دەکرێ دەتخەنە چاڵێکەوە دەربازبوونی لێ نییە. ئیدی سربەستی بڕیار لە کامیان دەدەی و چۆن بژاردەی خۆت دیاری دەکەی دوجار لە فکر نەچێ ئەوە ئاو تەنیا لەسەر چاوەکەی پاکە دوایی کە ڕۆشت خەڵتە و پیسایی لەگەڵ خۆی هەڵدەگرێ و
بە پاکی نامێنێتەوە. گەنجێکی ڕۆحشیرین بە ناوی شێرکواڵەیی ئەمێ لە سۆشیال میدیا نووسی بوو کە سەرنجی منی ڕاکێشا و لەم دەرفەتەوە لەم فەراغەشە بە پێویستم زانی بۆ ئێوەی باسکەم. بەڵازیزان دەچمە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بۆ لای هاوکارم دانیار سڵاوی خوا لێ بێتووەم کاتت باش فەرموو بڕگە و بابەتەکان زانیاری گرنگەکانی کتێبخانەمان پێشکەش بکە. دانیار ئەگەر گوێت لێمە فەرموو تەوەرەکانمان پێشکەشکە بزانین کتێبخانەی ئەو پێشانگای نێودەوڵەتی کراوەتەوە. سڵاو لە تۆش کاک جەلا، سڵاو لە بینەرانی ئازیز و خۆشەویست. وەڵازان ئەمڕۆ تەوەرێکی بەرنامەکەی پەیامی ڕۆژ لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبە کە ئەمڕۆ پێنجەمین ڕۆژی پێشانگاکەی کە تیایدا خوێنەرانێکی زۆر و خوێندکاران و ئەوانەی کە دەیانەوێت کتێبی دڵخوازی خۆیان بکڕن ڕوو دەکەنە پێشانگایە و ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر خوێنەران و کتێب دۆستان ڕوو لەم پێشانگایە دەکەن و کتێب دەکڕن. لەم پێشانگایەدا پرۆژەیەکی بچووگەیە کە تیایدا کەسانێکگەن کە بە خۆڕایی کتێب دەبەخشن و کتێبیش لەو کەسانە وەردەگرن کە دەیانەوێت ئەوان کتێبەکانیان ببەخشن. لێرە بەرپرسی پرۆژەی بەخشەرانی کتێب مامۆستا محەممەد مەڵکەندیمان لەگەڵا. مامۆستاگیان زۆر بەخێربێن. سپاس بۆم دەرفەتە. مامۆستا لێرە دەبینین زۆرێک لە تاوی ڕەفەکان کتێبەکان بە خۆڕایی نییە، بەڵام ڕەفی ئێوە بە ناوی پرۆژەی بەخشەرانی کتێب چۆن کتێب دەبەخشن و چۆن ئەم پرۆژەیەتان جێبەجێ کردو لێرەدا. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا ومولانا محمد وعلى آله وأصحابه أجمعين. پروژه بخشرانی کتێب پێشەکی ئێمە لە 11 2020 دامەزراوە لە شاری سلێمانی. الحەمدولله لە ماوەی ساڵێکە 10,000 کتێب لەلایەن خۆبەخشانی پرۆژەی بەخشرانی کتێبەوە بەخشراوە. الحەمدولله خۆمان بە خۆشحاڵە زانین کە لە سێمین پێشەنگای سلێمانیەوە پرۆژەیەکی خۆبەخشی لەم پێشەنگایە بەشدارین. ئێمە ئیشی ڕۆژانەمان لە پێشەنگای سلێمانیە ڕۆژانە 50 کتێب بێ بەرامبەرە بەخشین بە خوێنەران لە شێوەی تیرروپشکە. ئەو کەسانی کە سەردانی پرۆژاکەن ناوێنە نووسن دوای لە شێوەی تیرروپشکە هەر کەسێ و ئەگەر ناوی دەربچێ کتێبی بۆ دەرەچێت. ئێمە ڕۆژانە لێرە 50 کتێب بەخشین. ئیشی ئێمە لە پێشەنگای سلێمانیە ئەو نووسرانی کە سەردانی پێشەنگاکەن یا ئەو کەسانی کە کتێبە بەخشن سەردانی ئێماکەن و ئێمەش ناویانە نووسین لە دوای پێشەنگا یا لە ناو پێشەنگایە ئەو کتێبانە دەن بێم و ئێمەژەی بەخشینەوە بە خوێنەرە. لە کۆتایی پێشەنگاکە تیرروپشکەکەن بۆ ناوەکان ئێمە لە هەموو ڕۆژێک سعات 2:30 ئێمە تیرروپشکەکەین بۆ 50 کتێب. زۆر باشە. تا چەند نووسەران و کتێب دۆستان بەدەم ئەم پرۆژەیە ئێوە دێن و کتێبتان پێ ببەخشن بۆ ئێوە بیبەخشنەوە بە خوێنەران؟ الحەمدولله لەم 5 ڕۆژەیە زۆر لە نووسەران سەرداریان کردوین و زۆر لەو کەسانەی کە خوێنەر و کتێبیانەی لە ماڵەوە نایخوێننەوە ینی خۆیان خوێندویانێت و ئێستا لە بەردەستیانەوە نایخوێننەوە ئەوانش زۆر سەردارمانەکەن ڕقەمی خۆیان داهێن و ئێمە پەیوەندیان پێواکەین لە دوای پێشەنگای لەناو پێشەنگایە کتێبەکانمان بێنن و ئێمە لە شێوەی تیرروپشکە دێینەوە بە خوێنەرە. ئەم جۆرە پێشەنگانە تا چەند دەبێتە مایی ئەوەی کە ئەم جۆرە پرۆژانی ئێوە گەورەتر ببێت و زیاتر خوێنەران یاخود ئەوانەی کە دەیانێت کتێب ببەخشن بیبەخشنە پرۆژەکەی ئێوەش؟ هەرکردنەوەی پێشەنگا خۆی ینی تیر و شتێکی گەورە ئاکاتە ناو ینی تەومژێکی زۆر گەورە ئاکاتە ناو خوێنەرانەوە. بەڕاستی ئەو کەسانی کە خولیای خوێندنەوە ئەو کەسانی کە تا عاشقی کتێبن کە سەردانی ئەم پرۆژەی ئێمە یا ئەم کتێبخانەیەکەن بەڕاستی شتێکی زۆر جوانە. ینی هەندێک لە نووسەر سەردارمانەکەن کە زۆر پرۆژەکەی ئێمەیان لا جوانە ینی شتێکی عەجیبە بینیوان یان نووسەری وا سەردانی کردوین هەڵە تا ئێستا شتی وام لە کوردستانە نەبینیوە. ینی کەسێک کتێب ببەخشێتە خوێنەر یا کەسێک بە خۆڕاییش و لەسەر لەم پێشەنگایە شتیوانە داشکاندن کراوە بۆ کتێبەکان بەڵام شتە ڕایەوەش کتێبەکانیان هەر گرانە بەڵام ئێمە الحەمدولله ئەمە لە ماوەی ئەم 5 ڕۆژەیە 200 کتێب و 250 کتێبمان بەخشیەوە بە خوێنەران بە شێوەی تیرروپشک. دەخەمڵێنرێت کە ئەو کتێبانەی دەبەخشن نرخەکانیان چەند بێت؟ واتە کۆی ئەو کتێبانی کە ڕۆژانە بوون لە 50 کتێب دەبەخشرێت؟ وەڵای نرخەکان دیار نییە، هەر کتێب و نرخێکی هەیە چونکە ئێمە ئایپێچینەوە کتێبەکە دیار نییە لە شێوەی هەدیە وەک هەدیە حازریەکەین بە خوێنەران ئەکەینە شوێن کتێبی هەدیە و حازریانەکەین. زۆر باش. مامۆستا ئەم ساڵ ئاستی خوێنەران چۆن دەبینین؟ کتێب دۆستان چۆن پێشوازی لەم پێشانگایە دەکەن؟ ئایا بەراوردێگەی لەگەڵ پێشانگای ساڵی پار؟ بەڵێ بەراوردەیە ئەم ساڵ زۆر خراپتر لە ساڵی پار
چونکە بەڕاستی ئەوانەی کە دەبووە ساڵی پار کۆرۆنا بوو کەم ئەنی ئەم ساڵ زیاتر بووە بەس بۆ بەڵێ ئەم ساڵ زیاتر ینی سەردانیکردن زیاترە سەردانکردن بەڵام زیاتر. خوێنەران کەمترن هیانە بەس تەنها بەس بۆ ئەوە دێ ئەگەر ڕسمك لە پەنای کتێبێکا بگرێ کتێبەکە ناکرێ بەس ڕسمەکە ئەگرێ ینی بەداخەوە ئەو کەسانی کە ئێستا ئەم فەیسبوک و ئەتەرنێت و ئەوانە زۆر بەلای خۆیان خەڵکی ڕاکێشاوە خەڵک زۆر کەم دێ بەلای کتێبە گەنجان خوێنەران خوێندکاران چی ئەوان چۆن بەدەم ئەم پرۆژه ئێوە دەنای کەسە بۆ هاوکاری تا بکەن یان خودی خۆتان تا چەند هاوکاری قوتابیان دەکەن بۆی کە لەوانی کتێبێکتان پێویست بێت الحەمدوللا زۆر لە مەکتەبەکان کە دێنە ئێرە مدیرەکانیان دێنە لامان ئەڵێن ئێمە ئەگەر ئێوە ڕەفە دابنین لە قوتابخانەکانمانە کتێبخانەیەک ئێوە هاوکاریمانەکەن ئێمە ڕقەمان لێ وەرگرتوون ڕقەمان لە تقریبا تا ئێستا لەوەی 50 مامۆسای مدیری مەکتەبەکان هاتبن ئێمە ڕقەمان لێ وەرگرتوون و لە دوای پێشەکەی کتێب سەردانیانەکەین و ڕەفەکانیان بۆ دانین انشاءالله زۆر باشە مامۆستا محەممەد بەدەل لەم سێمین پێشانگایە ئێوە چۆن چۆنی کتێبەکانتان دەبەخشنە خوێنەران ئێمە الحەمدوللا تا ئێستا لە ئەو شوێنانی کە ڕەفەمان داناوە لە 15 شوێن بۆ 7 شوێن ڕەفەمان داناوە الحەمدوللا لە ڕەفەکانیشمان هەمووی کتێبی تایە بۆ نمونە لە شاری سلێمانی لە کتێبخانەی گشتی بەکرەجۆ لە ناوەندی ئاوێر لە دارە سوتاوەکە لەوانە ڕەفەمان لە هەولێر لە ناوەندی ڕەها لە کتێبخانەی گشتی کفری لە کتێبخانەی گشتی کەلار لە هەموو ئەوانە ڕەفەمان هەیە لە کتێبخانەی گشتی هەڵەبجا لە هەمویان ڕەفەمان داناوە و کتێبمان داناوە کەسێک کە خوێنەرە یا کەسێک کەم دەرامەتە توانێت کتێبکردنیە توانێت لێ بچێت کتێبی دڵخوازی خۆی بەرێ زۆر باش مامۆستا هاوشانی ئەوەی کە کەسێک لە ڕووی مادی و شتێک دەبەخشی ئایا لە ڕوانگەی پرۆژی ئیسلامەوە بەخشینی کتێبیش هەمان ئەو چاپاداشتە دەست چۆنە فەرمێ کەسێک دینارێک ببەخشێ دەخوای گەورە 10 دیناری بۆ کاتەوە جێگەی کتێبیش هەمان کتێب لەوەی گەورەتریش بێت چونکە پێغەمبەر فەرمێ لە دوای ئینسان سێشتی بۆ بەجێمێنێ گەر خوای تەعالا لە دوای خۆی هینی پێبسوودی پێبگەێنەیەکیان لەوەی عیلمە کتێبیش عیلمە و عیلمە بڵاو بێتەوە لە دوای خۆی ئەمێنێتەوە وەک سەدەقەی جاریە ڕاستە سافەکەیەوە لە چەند کەس پێک دێت ڕۆژانە سافەکەی ئێمە بە هەموو ئەندامان و هاوکارانی پرۆژە بە 7 نەفەری 15 کەسمان کە نووسەر و وەرگێڕەکانن ئەوانە هاوکارانی پرۆژن ئەوانەی تریش هەموو ئەندامی پرۆژن ڕۆژانە سەردانیکردانەیە بۆ لای نووسەران ڕۆژانە سەردانیکردنمانەیە مقابلەی نووسەرەکانەکەین و خۆمان وەک پرۆژەی بەخشەرانی کتێب ئەچین ئەو کەسانی کە نووسەرن یا ئەو کەسانی کە کتێبخانەیان هەیە لێرە سەردانیەکەین و مقابلەیانەکەین بە هەم لەسەر کتێبەکانی کە نووسیوانەیە هەم وەرگێڕانەکانیان باسی کتێبخانەکەیان و لە پرۆژەی خۆمان لە گروپی فەیسبوک دایە بەزێنین زۆر باش مامۆستا تا چەند گرنگە گەنجان لەم سەروبەندەی تەکنۆلۆژیا و فەیسبوک و سۆشیال میدیا و ئەم بابەتانە کە لە ئێستادا هەیە تا چەند گرنگە گەنجان احتیمام بە خوێندنەوە بدەن احتیمام بە کتێب بدەن تا چەند گرنگە کە لە هەموو ماڵێکە هیچ کتێبخانەیەکی بچوو گەبێت وڕای زۆر گرنگە چونکە بەڕاستی تەکنۆلۆژیا خەڵکی زۆر بەرەو دواوە بردووە نەک بەرەو پێشەوە بیبە بەڵام وەختی خۆی مامۆستایانی ئێمە با ئەو کەسانی کە خوێنەری کتێبون یا ئەو کەسانی کە نووسەری کتێبون زۆر کتێبیان خۆشەویست یان تەنانەت مامۆستاکانی ئێمە وایان فێرکردوین قەڵەم یا شتێک لەسەر کتێبداننی یان نووسین لەسەر ئەوەندە بە پیرۆ لەسەر یا مامۆستاکانی ئێمە ئەو هەموو کتێبە جوانە لە بەردەستمانایە ئەو پیاوە گەورانەی ئێمە و عولەما گەورانەی ئێمە مامۆستای وامان هەبووە پارەی ئەوی پێ نەبووە بچێ سەر سەفەرێک بکە کتێبەکەی لەبەر کردووە دوای چۆ پارێک کتێبەکەی فرۆشەوە بە پارەکەی سەفەرەکەی کردووە ینی ئەوەندە کتێبیان خۆشویستەوە یانی ئەوەندە عیلمیان لا خۆشەویست بوو بەڵام ئێستا ئێمە ئەو هەموو کتێب جوانە دێتە بەردەستمانەوە متەبعە مامۆستا زۆرێک لەو زانا و کەڵە پیاوانەی ڕابردوو ینی چەند شار گەڕاون بۆ سەرچاوەیە بۆ کتێبێت بۆ فێربوونی زانست بەڵام لە ئێستادا ماشەڵڵا هەموو سەرچاوانە بەردەستە بەڵام هەستەکەی هەر خوێنەر کەمترە ینی ئەوەندە نییە کە زۆر بەداخەوە خوێنەر زۆر کەم بووە ئەو هەموو کتێبە ئەو ناوەندە هەموو کتێبە جوانەمان بۆ هێنن بەڵام حیف ئێمە ناچین بەلای کتێبەکانەوە ئەبێ بگەڕێنەوە بۆ کتێب ئەو کتێبانەی کە دڵخوازی خۆمان بیان خوێنینەوە بۆ ئەوەی زیاتر خۆمان لە عیلم نزیک بکەینەوە زیاتر خۆمان بەرەو معریفەت بەرین زۆر باش مامۆستا شتێکی دیکە هەیە کە لەوانەیە خۆت زیاتر لە نێو کتێبایت و ئەوەی زیاتر پێی ئاشنابی ئەوەیە کە دەبینی زۆرێک لە خوێنەریش هەیە بەڵێ لەوانێ زۆر خوێنەریش نەبێت گرنگی بە ڕووکاڵی دەرەوەی کتێب دەدا دەمە بەدی دەکرێت یا تاوەکو ناوەڕۆک زۆر جار کەمتر ینی کە دەزەبینێت بەرگێکی جوانی هەیە یەکسەر دەوێت هەی بیان لە کتێبخانەکەی هەبێت بەداخەوە ئەوە هەیە زۆر کەسە بەس کتێبەکە بینێ هەوازن ڕسمی کتێبەکە بینێ ڕسمی مامۆسایەکی لەسەر یا دەستبیحێکی لەسەر کتێبەکەیە ئەیبینی ئەشی کڕێ بەسێ لە ماڵەوە فرێدا یا لە ماڵەوە لە ڕفەیەکە دایانێ نایخوێنێتەوە ڕاستە ماوەسە کە دەرگاکە کرایەوە من شتێکم بەدی کرد ئەو قوتابیانەی کە هاتنە ژوورەوە هەر خێرایەک سە مۆبایلەکانیان دەرهێنا ینی زۆربەی زۆری
یەکسەر موبایل دەرهێنا کە ڤیددیۆ بکات ینی ئەوەندەی سەرنجیەوم نەیاد کە ببینم بچ بەردەم ئەو کتێبانەیە کە دڵخوازی خۆیانێک ئەو کتێبانە بکڕن بەڵێ وەک عەرزم کردی بەڕاستی ئێستا هەندێکت بەس بۆ ڕسمگرتن دێ ئێستا من تقریبا 5 ڕۆژە پێشنگایە کتێبێکی مامۆستا محەممەد عەبدولکەریم مدەڕیس کە باوەشێنی دڵە ئێمە من 5 ڕۆژە لێرەم یعنی ڕۆژانە 6,000 چوومە کتێبخانەی تەفسیر بەس بزانم کتێبەکەی مامۆستا محەممەد عەبدولکەریم گەیشتووە یان نەگەیشتووە الحەمدوللا دوێنێ بەدیداری شاد بووین دوێنێ سەعات 5:30 بۆ 6 کتێبەکەی مامۆستا هاتە پێشنگا کە کتێبێکە ئینسان حەزەکە یعنی هەر ئەگەر بۆ نمونە ئەگەر نەشی خوێنێتەوە حەزەکە لە ماڵی هەبێت چونکە کتێبی مامۆستا محەممەد عەبدولکەریمی مدەڕیس هەمووی پڕە لە عیلم هەمووی پڕە لە مەعریفەت من 5 ڕۆژ چاوەڕێی ئەو کتێبم بگاتە ناو پێشنگا ڕاستەکەی مامۆستا لێرەدا جگە لە سەرچاوە کوردیەکان سەرچاوی بیانی دیکەژن عەرەبی و ئینگلیزی و ئەوانە بەدی دەکرێت زۆر لە دارەکان هاتوون زۆر لە دارە عەرەبیەکان کتێبە ئینگلیزیەکان کەمترە لە ساڵانی ڕابردوو بەڵێ ئەمساڵ زۆر کەمترە لە ساڵ چونکە زۆر لە دارە عەرەبیەکان نهاتوونەتە پێشنگای سلێمانی زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد مەڵکەندی سپاس کە ئەم دەرفەتە دوێمە بەخشێ لازان و خۆشەویستان دوای ناوبڕێک و دێنەوە لاتان بەڵازیزان لە تازەترین زانیاریدا لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستان گرتبوونەوە و ناڕزایی خۆپشاندانی قوتابیانی زانکۆ پەیمانگاکان لەسەر وەرگرتنی جەرماڵە دیارە تەرماڵەی قوتابیان کە دەمێکە هەیە و بڕیارێکی وەزارەتی خوێندنی باڵایە لەوەی کە لە زانکۆ و پەیمانگاکاندا مانگانە بە پێی جیاوازی قوتابی ئەوەی کە لە بەشە ناوخۆیەکانە 150,000 وەشی کە لە ماڵی لە شارەکەی و لای نزیکی زانکۆیە و هاتوچوێ نامێنێتەوە لە بەشە ناوخۆی سەردەمێک 100,000 دواتر بوویەوە 50,000 بە بڕی جیاواز لە شوێنەکان زۆرجا فەرقی کردووە بەڵام ماوەی چەند ساڵێکە دەرماڵەی قوتابیان ڕاگیراوە لەگەڵ ئەوەشدا هەموو ئەو باجەیە ئەو ڕێکارانەی بۆ وەرگرتنی قوتابیان دەگیرێتە بەر بڕەپارێکی زۆر لە قوتابیان وەردەگرن لە دوای 2014ەوە کە هەرێمی کوردستان ڕۆبەڕووی قەیرانی دارایی بووەتەوە توێژی قوتابی لە هەموو کات و ساتێکدا قوتابی کە پێویستی بە پارەیە بەڵام ئەم قەیرانە بەرۆکی زانکۆ پەیمانەکانیشی گرت لەوەی کە ئەو مافی دەدرێ بە قوتابیان نەک ئەوەی کە لە قوتابی وەردەگرێ بە بەخشێن بۆیە لە دوێنێ و بەتابەتی ئەمڕۆژ خۆپشاندان لە بەردەم زانکۆی سلێمانی دەستی پێ کردووە نزیک بە کاتژمێرێک دەبێت و بە پێی زانیاریەکان چەند قوتابیەک بریندار کراون لەلایەن نێزەمیەکانەوە بە گازی فەرمێسک ڕێژ و ڕێگاکەیان گرتووە بۆی کە داوای مافی خۆیان دەکەن کە بریتە لە دەرماڵەی قوتابیان لە هەڵەبجەش بە هەمان شێواز قوتابیان گردبوونەوەیان ساز کردووە قوتابیانی زانکۆی هەڵەبجە داوای دەرماڵەکانیان دەکەن لەوەی کە ماوەی چەند ساڵێکە دەرماڵەیان ڕاگیراوە چکەم دەرماڵەیە پاڵپشتەیەکی باشی مادیە بۆ قوتابیان بەگشتی بۆی کە بتوانن پێداویستەکانیان پێ بکردن یاخود هەندێک پێداویستەکانی خۆیان پێ دابین بکەن وەک ئاماژەم پێکرد ماوەی چەند ساڵێکە ڕاگیراوە لە کاتێکە جیاواز لەم ناڕەزایەتیە لە ماوەی ڕابردوودا مامۆستایانی گرێبەست مامۆستایانی وانەبێش ببورن وەروەها فەرمانبەرانی گرێبەست لەگەڵ دەرچوانی یەکەم و دووەم و سێمی زانکۆ پەیمانگاکان هەمووەمانە ناڕازی بوون هاتبوونە سەر شەقامەکان و گرتبوونەوە خۆپشاندانیان ساز نەکرد بۆی کە بگەن بە مافەڕاوەکانی خۆیان بەڵام بەداخەوە وەڵامێکی ڕاست و دروستیان تا ئەم ساتە وەرنەگرتووە و چاوەڕێ وەڵامن دیارە ئەوەی کە جێری سەرنجە هەر ماوەیەک و توێژێکی جیاواز خۆپشاندان دەکەن من لەسەر گردبوونەوەی قوتابیان دەچمەوە هەڵەبجە لای پەیامبەرمان سامان فەتاح بزانین لەوێ زانیاریەکان چین سامان سڵاوی خوا لەبێت سپاس بۆی کە لەو ماوەکەمەیە خۆت گەیاندە لای خۆپشاندانی قوتابیان و ناڕزایەتەکانن بۆی ڕووماڵی بکەی فەرموو زانیاریەکانمان بۆ بگوازەرەوە سامان ئەگەر گوێت لێمە وتم سپاس دەکەین لەوەی لەو ماوە کورتە خۆت گەیاندە لای خۆپشاندانەکان فەرموو بزانین قوتابیان داوای چی یەکەن سامان گوێم لێتە فەرموو قسە بکە
بەڵازیزان دیارەوە کاماژەمان پێ کرد قوتابیان لە بەردەم زانکۆی سلێمانی و لە بەردەم زانکۆی هەڵابجا کردبوونەوەیان ساز کردووە داوای دەرماڵەکانیان دەکەن من هەوڵەدەم پامێرانمان وەرگین بۆی زانیاری زیاتر بگوازینەوە لە هەمووم ناڕزای و گردبوونەوەی کە هەبووە یا هەر تاکێک هەر کۆمەڵەیەک کە لە هەر شوێنێکە داوای مافەکانی خۆیان بکەن ئێمە بەردەوام ڕووماڵمان کردووە ناڕزای هاوڵاتیان و توێژە جیاوازەکانمان گواستوەتەوە بۆیە نامانوێت لە هیچ شوێنێک ئێمە فەراغمان هەبێ و وجودمان لەو شوێنە نەبێت کە دەنگی هاوڵاتیەکی ناڕزایی بگەێنین بۆیە سامان لە کەمترین دەرفەتا خۆی گەیاندووەتەوێت دەمەوێت زانیاریەکان لە زاری سامانەوە ببیستیم زانین قوتابیان داوای چیەکەن پێشتر داواکاریان هەبووە وەڵام دراونەتەوە لە کەیەوە دەرماڵەیان وەرنەگرتووە ئەگەر سامان ئامادە بێت هاوکارانم پێم بڵێن بەڵە سامان دووبارە سڵاوی خوال لێ بێت ئەگەر گوێت لێمە فەرموو زانیاریەکانمان بۆ بگوازەرەوە بزانین ئەم قوتابیانە هیکام لە زانکۆکانن هیکام لە پەیمانگاکانن و جیاواز لە دەرماڵە داوای چی دەکەن دەرماڵەکانیان چەند بووە لەکەیەوە پێیان نەدراوە بەڵازیزان دیارە گرفتێک لە دەنگی نێوان من و ساماندا هەیە دەنگی ئێمە ناگاتە لای سامان چاو کاتێک کە گرفتەکە چارەسەر دەکەین من دەگەڕێمەوە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لای هاوکارم دانیار بۆی کە بزانین گرنگترین زانیاریەکان چین دانیار دووبارە سڵاو لێبێ فەرموو دووبارە سڵاوتان لێبێ دازان و خۆشەویستان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ئێرە دەستگای بەخشینش کار و چالاکی هەیە کە دەستگایەکی خێرخوازی کۆمەڵایەتی کار بۆ باشترکردنی بژێ ژیانی هاوڵاتیان و باری تەندروستی هاوڵاتیان دەکات لێرە کۆمەڵێک چالاکی ئەنجام دەدەن زانی بەگشتی چالاکەکانیان لەم پێشانگایدا چین گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک سەروەر مام سلێمان کارمەند لە دەستگای بەخشین کاک سەروەر زۆر بەخێر بێت سپاس بۆم دەرسەکە لێرە لەم پێشانگایە کار و چالاکی ئێوە لە چی پێک دێت بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین دەستگایەکە بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا کە بۆتە با بڵێن جێگەیەک کە بۆتە هۆکاری ئاوەدانی ماڵە هەژار و ماڵە فەقیر و کەم دەرامەت و نەخۆش و بێباوکەکان دەستگای خێرخوازی بەخشین لێرە ئامادەیە لە پێشانگای نێودەوڵەتی کتێب بۆ ساڵی سێم سلێمانی بەوەی کە بۆ زیاتر ناساندنی کار و پرۆژەکانی دەستگای بەخشین بە خەڵکی و پەیداکردنی بڵێن ناساندنی پرۆژەکانی بەخشین بە ئەوانەی کە خوای پێی داون بۆ خزمەتکردنی ئەوانەی کە پێویستیان پێێتی واتە بەخشین شۆڕ بۆتەوە بۆ سەرجەم چین و توێژەکان بۆ سەرجەم ئەو جێگانەی کە پێویستە کەسێک تایە ببەخشێ بڵێن کەسێک زۆرجار ویستی هەیە ببەخشێ و هاوکاری خەڵکێک بکە بەڵام دەستی ناگات بەو جێگایی کە بتوانێت ئەم کاری تیا بکە بەخشین بۆتە حەلەقەیەکی وەسڵ لە نێوان ئەوانەی کە خوا پێداون و لە نێوان ئەوانەی کە هەژار و کەم دەرامەت و بێباوک و فەقیر و نەخۆشن دیارە بەخشین بۆیە لێرێ تا پرۆژەکانی خۆی بە سەرجەم چین و توێژەکان بناسێنێ و بە خەڵکی دووبارە بڵێتەوە کە بەخشین ئەو دەستە ئەمینێ کە ئەبێتە حەلەقەی وەسڵی نێوان تۆی دەوڵەمەند و ئەوی هەژار بۆیە لێرە سوال زۆر باش ئەم جۆرە پێشانگانە و ئەم جۆرە قڕباقی کە لێرەدا هەیە کاریگەری دەبێت لەوەی کە پرۆژەکەیەوە با بڵین کردوتەنی شتێکتان دەست پێ کە پێشکەشی بە هەژاران و بە کەم دەرامەتانی بکەن خۆی دوو جۆر لێکدانەوەی هەیە ئەم بابەتە جۆرێکیان ئەوەیە کە ئێمە بە هەمووان ئەڵێن کە بەخشین هەیە ئێشتا دەستێکی خەیری هەیە کە دەستگیرۆی خەڵکانێکەکە کە پێویستیان بە هاوکاریە ئێشتا دەستێک هەیە کە لە ناو کۆمەلگایە دەستێکی ئەمینی ڕاستەقینەیە کە ئەبێتە هۆکاری ئەوەی کە خەڵکانێک هاریکاری خەڵکانێکی تر بکەن ئەمە بەبیر هەموو کە زێنینەوە جۆرێکی تیان ئەوەیە کەسانێک کە خەڵکێکی زۆر لەم جۆرە لە شوێنێکە کۆ نابنەوە گەر پێشانگایکی لەم جۆرە نەبێت بۆیە ئێمە سوود لەم کۆبوونەوە گشتیانە ئەبینین تا ئەو خەڵکی کە ئەوێ ببەخشێ و نازان لە کێوە ببەخشێ بێت لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە هاوکاریەکانی بگەینە بۆ چینی توێژانەی کە پێویستیان بە هاوکاریە واتە ڕوویەکیان بۆ ئەوەیە کە ئێمە ئەو دەستە ئەمینە بە خەڵکی بناسین و پێیان بڵێن هێشتا دەستێکی ئەمینی ڕاستەقینە هەیە کە فەقیر و هەژار سوودی لێ ئەبینێ و
ئێشتا خەڵکانێکی دەوڵەمەندی زۆر هەن کە یانەوێ هاوکاریەکانی لە ڕێی دەستگای بەخشینەوە بگەێنێتە جێ خۆی لەبەرەوەی دەستێکی ئەمینی ڕاستەقینێ و ڕووی دومیشان ئەوەیە خەڵکێک کە هێشتا نازانێت پار و داهاتەکەی لەکوێوە بگەێنێتە فەقیر و هەژاران بێت دەستگای خێرخوازی بەخشین هەڵبژێرێ بەغیری ئەوە بەخشین لێرە تەنها دەستگاکەی لێرە نییە و نەخۆشخانی بەخشینیش لێرەیە کە نەخۆشخانی بەخشینیش لێرە بەبێ بەرامبەر خزمەتی ئەو سەررجەم ئەم چین توێژە جیاوازانە ئەکا کە سەردانی پێشانگای نێودەوڵەتی کتێبەکەن و کۆمەڵک فەحسی جیاوازی داناوە بێ بەرامبەر و ئیسحافی دەستگای بەخشین لێرە وەستاوە بڵێن ئیسحافی نەخۆشخانی بەخشین بۆ هەر حاڵەتێکی کتوپڕ لە کە لێرە ڕوو بدا لە دەرەوەیە و لە خزمەتی خەڵکایە بۆ نمونە فەحسی شەکرە فەحسی خوێن زەخت کێشەی خۆراک کۆمەڵک پاکێجی جیاوازیش کە نەخۆشخانی بەخشین بەداشکانی زۆرەوە ڕایگەیاندوە بۆ سەررجەم چین توێژەکانی کە بەشدارە بێ لە پێشانگای نێودەوڵەتی کتێب ینی ئێمە بە قوتێکی ڕاستەقینی دەستگای بەخشینەوە و بە قوتی ڕاستەقینی نەخۆشخانی بەخشینەوە لێرە وجودمان هەیە و ئەمانەوێت لە خزمەتی خەڵکیابێت زۆر باشە کاک سەروەر تا چەند ئەو هاوڵاتیانی کە یەنە ئێرە کەسانی بۆ منە بێباوکە یاخود خێزانێکە کە باری دەرامەتی کزە یاخود بژێ ژیانی باش نییە دەتوان لە ئەوە نایی بنووسن و هاوکاری بکەن دواتر لە ڕێگەی و لیژنانی کە خۆتانەوە هەتانەوە سەردانی بکەن ئێمە لە هەموو کاتێکە ینی هەر کەسێک پێویستی بە دەستگای بەخشین بوو بێ دەستگای بەخشین بەدەمیەوە چووە بەڵام ئێمە ڕێکاری ئیداری خۆمانمان هەیە ئێستا خۆ گەر کەسێک بێتە ئێرە بڵم پێویستم بە هاوکاریە من پێویستە بەڕاستی بزانم کە پێویستی بە هاوکاری بێگومان ئێمە لێرە خەڵک هەبووە کە وتوانە مناڵی بێباوکە من وتومە با سەردانی دەستگای بەخشین بکە بۆ ئەو پێداویستانی کە ئێمە پێویستمانە بۆ منە شەهادە وەفاتی باوکی تەسکەرەی مناڵەکە بچووکری مناڵیان بهێنێ ناوی خۆی بنووسێ لە ئۆفیسی دەستگای بەخشین یان لێرەش هەر لێرە گەر بۆمان سەلما بێکە بێباوکە ناویمان لێرە نووسیوە ئێمە خۆمان دواتر بە لیژنە سەردانی ماڵیانەکەین بۆ پێداویستی و معاناتەکانی لە فۆرمەکە پڕەکەینەوە دواتر ئەگەڕین کەفالەتی بۆ پێیاکەین یان هەر لە ڕێ دەستگای خێرخوازی بەخشینەوە وەکو جلوبەرگی جەژن وەکو بەشە گۆشت و بەشە خۆراک وەکو با بڵێن جلی بۆنە تایبەتەکان وەکو سەرەتای قوتابخانە یان با بڵێن قرتاسی قوتابخانە و ئەو پێداویستانەی کە مناڵێکی بێباوک پێویستێتی بۆیان دابی نەکەین زۆرێکی لەوانی کە بڵێن نەتوانراوە کەفالەتی بۆ پیا بکرێت بەڵام بەشداری پێکراوە لە خولی بەهێزکردنی هاوینەیە بەشی بێباوکان بەڵێ بەڵێ ئێمە لە هاوینە بۆ پۆلی یەک و دوو ابتیدایی ئەوەی کە مناڵی بێباوک بووە خولی بەهێزکردنمان کردوێتەوە بێ بەرامبەر پاسمان بۆ دابین کردوون لە ماڵی خۆیانەوە بۆ ئەو شوێنەی کە کردومانە قوتابخانەی دووەمی ئەوان هەم لایەنی پەروەردەی و ئادابی هەم لایەنی زانستی و هەر لایەنی مادی نییە دەستگای بەخشین خەریکە دەبێتە لایەنێکی پەروەردەیی و خوێندنەوەی زیاتر یاخود زیاتر منداڵان ئاشام بکات بە بابەتی زانست و زانیاری بەڵێ ئێمە لە سلکی بەشی بێباوکانە لەو بەشی بێباوکانە بە هیچ شێوەیەک دەستگای بەخشین تەنها دەستگای نییە بۆ هاوکاریکردنی مادی بەڵکو دەستگای بەخشین دەستگایەکە بۆ هاوکاریکردنی مادی و معنەوی ئەو مناڵە بێباوکە و بۆ پەروەردەکردنیشی چونکە ئێمە تەنها ئەوە ئامانج نییە کە تۆ بتوانین پارە بگەینیتە دەستی مناڵێکی بێباوکە بەڵکو ئامانجیشمانە کە بتوانین مناڵێکی ساڵح دەرچێ بۆ کۆمەلگە لە داهاتووە چونکە پارە سەنگی مەحەق نییە زۆرجار پەروەردە ئەبێتە سەنگی مەحەق ئێمە هەر کاتێک کە موچە بدەین بە مناڵانی بێباوک لە دەستگای بەخشین کە مانگانە الحەمدوللا بەبێ دواکەوتن هەتا ئێستا ڕووی نەداوە لە دەستگای بەخشینە موچەی بێباوکان گەشت بێتە یەکی مانگ ئیلاستی یەکی مانگ موچە دراوە هیچ کاتێک نەبووە تەنانەت لە کاتی کەرەنتینە دەستگای خێرخوازی بەخشین بە سیارەی تایبەتی خۆی بەڵێ ماڵە و ماڵ موچێ بۆ مناڵە بێباوکەکان گەیاندووە و ئێمە هەر مانگێکە مناڵانە کۆکەینەوە یان دایکی بەخێوکەری ئەم مناڵانە کۆکەینەوە سیمینارێکی پەروەردەی تایبەتیان بۆ ئامادە ئەەکەین و لەسەر چۆنێتی پەروەردەکردنی مناڵ بۆ بەخێوکەرەکانیان و هەروەها بەشداری پێکردنی مناڵەکانیش لە کۆمەڵێک چالاکی جیاوازە کە دەستگای بەخشین پێی هەڵئەسێت بۆ نمونە ئێمە بۆ ئەو مناڵانی کە گەورە ئەبن تەنانەت ئەمانەوێ هەلی کار بڕەخسێنی ینی دەستگای بەخشین لە پرۆژایەتی کە بتوانێت خولی دەلاکی بۆ مناڵەکان کە گەورە ئەبن بکاتەوە وەت لە پێشووترە ئێمە هەوڵمانداوە خاوەنی پرۆژەی خۆیان بن دایکی مناڵە بێباوکەکان چۆن ئێمە خولی خەیاتیمان کردوێتەوە کە تەنانەت مەکینە خەیاتیەکانیشمان بۆ بردونەتە ماڵەوەش بە غێری ئەوەی کە مامۆستامان بۆ گرتن و لە دەستگای خێرخوازی بەخشین فێر کراون تەنانەت ئەوان نەمانهێشتۆ خۆشیان بە کرێسیاری خۆیان بن بۆ دەستگا بەشداری خولەکە بکەن سەر ڕاوی مامۆستایان بۆ گیرەوە تەکسیمان بۆ گرتوون و پاسمان بۆ گرتوون کە لە ماڵی خۆیانەوە بیان هێنێتە دەستگا و بیان باتەوە ینی سواز بەخوا دەستگای خێرخوازی بەخشین دەستگایەک نییە تەنها بیر لە مادەکە بکاتەوە
بەڵکو سەنگی بە حەکیشی کردوتە پەروەردە لەگەڵیان کە ئەکرێ ئێمە هەم پەروەردەیان بکەین هەم بە مادە دەستگیرۆیان بکەین. زۆر باشە کاک سەروەر بە گشتی دەستگای خێرخوازی زۆر هەن لە هەرێمی کوردستاندا ینی خێرخوازی زۆر دەکرێت ینی دەستگای جیاوازن بەڵام بە گشتی متمانەیەکی زۆر بە دەستگای بەخشین هەیە ئەم متمانەیە لە کیۆ سەرچاوی گرتووە. بەڵێ سپاس بەخوای گەورە ئێمە لە ساڵی 2009 کە دەستگای بەخشین دامەزراوە هەتا ئێستا ڕووی نەداوە دەستگای بەخشین بەرەو دواوە بێت ئللا بەرەو پێش ڕۆشتوە. ئەمە ژەگەڕێتەوە بۆ سەرڕاستی دەستگای بەخشین لەگەڵ ئەو خەڵکی کە هاوکاریەکانی بۆ ئەنێرێ و ڕازگۆیی دەستگای بەخشین لەگەڵ ئەو خەڵکی کە دەستگای بەخشین هاوکاری ئەکا. ئێمە کاتێک ڕووی داوە یان لە هەندێک دەستگا و هەندێک جێگا ڕووی داوە کە بۆ نمونە ئەمانەتەکە خۆی نەگەشتووە بەڵام لە دەستگای بەخشین هەرگیز ڕووی نەداوە ئەو ئەمانەتەی کە دێتە دەستگای بەخشین وەکو خۆی نەگەیەنرێتە جێگەی خۆی. الحەمدولله هۆکاری ئەو متمانە ڕاستەقینەیە ئیمانێکی پاڵپشتی ئەو خەڵکەیە کە دەستگا بەڕێوە بە لە خزمەتی دەستگای و کارمەندی دەستگایە هەبوونی سیقەیەکی تەواویش خەڵکیش بەم دەستگایە ئەم سیقەیە چۆن دروست بووە بەوەی کە ئەمان دەستێکی ئەمینی ڕاستەقینە بوو چونکە ئەکرێ بەناو کەسێک بڵێ من دەستی ئەمینم بەڵام ئەبێ بە عەمەل بیسەلمێنێ. دەستگای خێرخوازی بەخشین لە ساڵی 2009 هیچ کەسێک نەبووە بتوانێت خاڵێکی زوحفی لەو بابەتەوە بگرێ کە بڵێ دەستگای خێرخوازی بەخشین دەستێکی ئەمین نییە. الحەمدولله هۆکارەکەی ئەوەیە کە بەڕاستی دەستێکی ئەمینی ڕاستەقینە بووە و بەڕاستیش توانیوێتی خزمەتی سەرجەم چین و توێژە جیاوازەکان بکات واتە تەنها لە خزمەتی چینێکی جیاوازە نەبووە تۆ بۆ منە خێرخوازێکی ڕەنگە لە بوارێکەوە حەز بکەی خێر بکەیت خێرخوازێکی تر حەز بکە بۆ نمونە خانوو بۆ خەڵک بکاتەوە خێرخوازێک حەز بکە کورسی شەحن بۆ خەڵکی بکڕێ خێرخوازێک حەز بکە هاوکاری بێ باوک بکە هەموو ئەمانەی بە ئەمانەتە وەک خۆی جێبەجێ کردو بۆیە ئەم فرە ڕەهەندی دەستگای بەخشین بۆ هاوکاریکردنی خەڵکی و ئەو سیقە ڕاستەقینە و ئەو دەستە ئەمینە ڕاستەقینە کە ئەمانەتەکەی وەک خۆی گەیانەوە جێگەی خۆی بۆتە هۆکاری ئەوەی کە خەڵکی بەڕاستی متمانەی بە دەستگای خێرخوازی بەخشین هەبێ و دەستگای خۆیانە بە دەستگای خۆشیان ێزانن بۆیە هەمیشە هەوڵ ئەدەن ئەو حەلەقە وەسڵەی لە نێوان دەوڵەمەند و فەقیرە دروست ببێ تەنها و تەنها دەستگای خێرخوازی بەخشین زۆر باشە کاک سەرۆ تۆ خۆت کارمەندی لە بەشی بێباوکان پێم وابێ لەم قەیرانی دارایی و لەم دۆخە دارایی کە ئێستادا هەیە تا چەند گرنگە خێرخوازان هاوکاری بێباوکان بکەن لەوانەیە کەسانێک بن کە موچیان نەبێت یان خێزانێک بێت بوون سێ چوار ناڵێکی بێباوکی کەوتوێ بەسەرە کرێ خانوو بات دەستگای بەخشین و یاخود ئەو کەسانی کە هاوکارەکان پێشکەش بە ئێوە دەکەن تا چەند کاریگەرێکی باشی دەبێت لەوەی کە بژێوی ژیانی ئەوانە باشتر بکەن. ئێمە بەڕاستی لە دوای قەیرانی دارایی وەکو دەستگای بەخشین زەختێکی زیاترمان ئەسەر بووە و لەبەرەوەی حکومەت بەو ئەرکە هەڵنەساوە کە مەعانات و فەراغی ئەو خەڵکە فەقیر و هەژارە پڕ کاتەوە بۆیە ئەوان زیاتر ڕوو لە دەستگای خێرخوازیەکانەکەن بەنمونە دەستگای خێرخوازی بەخشین کە دەستگایەکی دیاری هەرێمی کوردستان و چوارپەرچەی هەرێمی کوردستانە و لە دەرەوە ژێمە تەنانەت لە دەروی وڵاتیش نووسینگە جیاوازەکانی دەستگای بەخشین هەر بە هەمان شێوە زەختیان لەسەرە ئەم زەختە دەستگای بەخشین توانیوەتی بە ڕێژێک ئەم فەراغانە پڕکاتەوە بەڵام قەت نەکراوە بە ڕێژەی 100% ئێمە بتوانین مەعاناتی خەڵکی چارەسەر بکەین هۆکارەکەیشی ئەوەیە خەڵکی لە مەعاناتێکی گەورایە یعنی ئەبێ حکومەت و دەسەڵات بەو ئەرکە هەڵبسێ کە بتوانێت فەراغی ئەو خەڵکە فەقیر و هەژار و بێباوکە پڕکاتەوە و زەرورە ئێستا بە تایبەت زۆر زەرورە کە خەڵکی خێرخواز بەدەم ئەو خەڵکە فەقیر و هەژارەوە بێ کە لە دەستگای بەخشین تاقیقات و بە دووادارچوونیان بۆ کراوە و ئێستا ئەگەر جارن 150 زەرور بە خەڵکێک بەهاتایە یان 175 زەرور بە ئێستا 100 زەرورە کە ئەوانەی دەوڵەمەند و خاوەنی پارە و داهاتن بێن بەدەم ئەو خەڵکە فەقیر و هەژارەوە کە دەستگای بەخشین ناونووس و تۆماری کردو ئێمە ئێستا تەنها لە بەشی بێباوکان بکەمە نمونە لەبەرەوەی کارمەندی بەشی بێباوکانم بڵێ لە ئێستا ئێمە 862 مناڵ بە شێوەی موچەی بەردەوامی مانگانە 862 مناڵی فەقیری بێباوک نەک هەر تەنها بێباوک فەقیری بێباوک بە شێوەی موچەی مانگانە هەموو مانگێک بە بڕی 104 ملیۆن دینار هاوکاری ئەکرێن و بەخشین بۆتە حەلقەیەکی وەسڵ لە نێوان دەوڵەمەند ئەو پارەیە کەم ناکات دەگەرێەوە ئەو پارەی کە کۆی دەکەن لە خێرخوازان کەم بێت یاخود زیاد بێت حتمما ئەگەر ئەو پارەی لە خێرخوازانەوە دێ بۆ بەشی بێباوکانی دەستگای بەخشین کەم بکە هاوکاریکردنی مناڵی بێباوکیش کەمەکات ئێمە من داواکەم لە سەرجەم دەوڵەمەندانە ئەوانەی کە خوا پێداون لە سەرجەم چین و توێژەکانە بێن بەدەم ئەو مناڵە بێباوکانەوە کە لە دەستگای بەخشین
ناویان تۆمار کراوە تحقیقاتیان بۆ کراوە بە غیری مناڵی بێ باوکیش خەڵکی فەقیر ئەوانەی کە پێویستە خانوویان بۆ بکرێتەوە لانیان نییە دەستگای بەخشین تا ئێستا 163 خانووی بۆ خەڵکی کردوێتەوە لە ڕێی خێرخوازانەوە الحەمدوللا ڕێژێکی زۆر باشە و هیچ دەستگایەک نییە من ئێستا شک ببم کە بۆ ڕێژەیە کە بەخشین هاوکاری بێ باوکانەکە کردبێت زۆر باشە کاکسەرەوە دوا پێیان چیە زۆر بە کورتی بۆ کەسانی کە دێنن پێشانگە سەردانی پێشانگە دەکەن کە هاوکاری پێشکەش بە دەستگای بەخشینکردنەوەی بگەن بە کەسانی ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین ئۆفیسمان هەیە لە پێشانگای نێودەوڵەتی کتێب داواکەم لەوانەیە کە سەرجانی پێشانگای نێودەوڵەتی کتێبەکەن ئەگەر بە ڕێژێکی زۆر کەمیش بێ ببەخشن تا بەخشین بەردەوام بێ و خەڵکانێکی زۆر هەن مەعاناتی گەورەیان هەیە ئێمە لە ئۆفیس ئەتوانین هەمووان بۆ ئەوانە ڕوون بکەینەوە و بینە حەلقی وەسڵ لە نێوان ئەوان و فەقیر و هەژار و کەم دەرامەتانەیە داوایان لێ یەکەم سەرجانی ئۆفیسی دەستگای خێرخوازی بەخشین بکەن چ لە نووسینگەی سەرەکی و نووسینگە جیاوازەکانی دەستگای بەخشین چ لە پێشانگای نێودەوڵەتی بۆ کتێب و ئەتوانن بێن لێرە کۆمەڵێک فەحسی بێ بەرامبەریش ئەنجام زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێزکە سەروەر مام سلێمان کارمەندە دەستگای بەخشین سپاس کەم دەرفەتت بێمە بەخشین سپاس بۆ ئێوە شاک دەنێن سپاس بۆ کەناڵ ئیسپان وڵازان و خۆشەویستان سپاس کە لەگەڵ ئێمە شابوون و دەگەڕێم و لای هاوکارم کاک جەلال بەڵازیزان سپاس بۆ هاوکارمان دانیار لە پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ خۆی بۆ میوانەکانی بەڵازیزان بڕگەواڵەتەکانی پایانی ڕۆژمان بەم شێوازە کۆتایی پات سپاس بۆی بینەرمامون تا سبێنێ لەگەڵ هاوکارانمان پێتان دەگەینەوە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە